بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لەبێت. خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بەیەوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، هەوڵە دەین لە بەرنامەی ئەندازێم جارەماندا باسێک لە دروستکردنی شامپۆ و مادە پاکەرەوەکان بکەین. هەوڵە دەین زۆرترین زانیاری دەربارەی ئەو بابەتە بۆی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. سەرەتای مۆڵەتەکەی لە ساڵی 2012 بوو. بیرۆکەکەی سەرەتا لە ساڵی 2000 بوو، چوونە دووبەی لۆشت کڕێن. دوای ئەوەی چوونە چین، مەجموعات تازرەک بوون لە هەرێمی کوردستانەوە چوون کە ئیدی بیرمان کردەوە لەوێ مەجموعات بووین. وتمان لۆ ئەمە چیدی مەثەلەن شامپۆی سینی یان بابەتی وڵاتان بینە وڵاتی خۆمان. خۆ ئاوی کوردستان ئاوەکی جوانە، ئاوەکی سازگارە، هەستین بە خۆمان ئاوی خۆمان بەکار بینەوە لەو بەرهەمی خۆمان جوانترە و باشترە و هەروەها خەڵکانێکی زۆر سوودی لێ دەبینی. ئەوە بوو. دوای ئەوەی کە چوونە دووبەی ماوە 1-2 ساڵ تیجارەتمان لە دووبەی کرد و دوای ئەوەی کە چوونە چین چەند ساڵێک ماینەوە لە چین تا ساڵی 2009 ئەو بیرۆکەیە لە بۆ من پەیدا بووات کە پرۆژەکی دامەزێنین. پرۆژەکە سەرەتا بڕیار بوو لە هەولێر بی، بە زۆر خەریک بووم لە هەولێر، چەند مانگە خەریک بووین. دوای هەولێر جێبەجێ نەبوو، قسمت بوو هاتینە ڕانیە سا پرۆژەکەمان لە ڕانیەیە. بابەتەکانیش بابەتی ئارایشە، بابەتی پاکەرەوەیە، خەڵکانێکی زۆر سوود لە پرۆژەکەمان دەبینی. ڕانیە باشە، وەکو دەستی کار هەیە دەتوانین سوود ببینین لە خەڵکی ناوچەکەی باشە، وەکو ئەوەی زۆربەی موادی ئەوەلیەکانی پلاستیک و بابەتی هەندێک موادی ئەوەلی پاکەرەوەیە بەوەی حکومیەوەی کە لە نزیکە لە مەرزی سنووری ئێرانەوە دەتوانین ئەوەش دەبۆمە ئاسانکاریەکە خراپ نییە ئەوەیان. بەڵام یە کێشەمانەیە زیاتر کێشەی هاتوچۆ بەڕاستی، کێشەی هاتوچۆی مەثەلەن باری سیارەکان، کۆنتێنەرەکان، ئەو بارانەی کە دەنێنێ جنوب بڕێک دوورە ئەوە دی بەس زەوەندەیە دەنا وەکو گشت لێ ڕازیمە بەڕاستی لە شوێنەکەی وەکو جوگرافیا شوێنەکە لێ ڕازیمە وەکو پرۆژەکە. ڕووبەری پرۆژەکەم 22,000 مەترە، 22,000 مەتری دووجایە، تەواوە عیبی نییە وەکو بەڵام ڕاستی و قەیرانە بووتە کێشەشی گەورە کە هەندێک بەشی ئیداریمان مایە تەواویکەی بەڕاستی لەبەر کێشەی قەیرانی ئابووری نەمانتوانی ئەو بەشارە تەواو بکەین. دەنا ڕووبەرەکە تەواوە لە کارگەی خۆمان بەشی زۆری کارمەندی خۆماڵیە ناوخۆیە. تا هەیە ئێستا ئەوانی کە ئەمانە 3 کەسی بێگانەمان هەیە، دکتۆرێکی سووریم هەیە، 2 دانە مهندسی سووریم هەیە، ینی بێگانەکان 3 کەسمانە زیاترم نییە. ئەوانی دی هەموو کەسی ئێرەنە و کەسی شارەکەینە و هەتا ئاستەکی زۆر زۆر باشش فێربوون، یعنی ژمارەی زۆریان لە کارمەندەکان فێر بوونە، ئەزمونێکی باشیان هەیە لە بەڕێوەبردن، لە بەشی کیمیا و میکسکردن، لە بەشی فەنی، بەشی کارەبا، لە هەموو بەشەکان. یعنی ئێستا ئەگەر سووریەکانیشمان نەمێنن دەتوانین بە پێی خۆمان پێ بگرین، یعنی خەڵکی ناوچەکەی دەتوانین ئیشەکان بەڕێوە ببا و بەردەوام بین. کاک بەهێز من حەزەکەم سەرەتا باس لەوە بکەین ئایا ئەو مادە سەرەتاییانە و ئەو مادانەی کە بەشدارن لە دروستکردن لە بەرهەمێنانی ئەو شامپۆ و ئەو بەرهەمانەی تر ئایا پێش ئەوەی ئێوە دەستکەن بە بەرهەم هیچ تێستێک، هیچ فەحسێک، هیچ تاقیکردنەوەیەکەکەن بۆ ئەو مادە سەرەتاییانی خۆتان؟ بەڵێ مە بۆ هەر مادێک هەر بەرهەمێک کە بەرهەممان دەبێت بۆ موادە ئەوەلیەکان، موادە کیمیایەکان، ئاو، موادی حافیزە، هەر موادێک کە داخڵ دەبێت پێش بەرهەم
چەند جارێک تێست دەکرێت تێستی میکرۆبی بۆ دەکرێت و تێستی کیمیایشی بۆ دەکرێت کە تا چەند گونجاو تا چەند ئەکتیڤیتیان ماوە سەرەتا لە ئاوەکەیەوە ئەو ئاوەکە لە بیرەکە دێتە دەرەوە بە جیازێکدا دەڕوات جیازی ROیە فلتەری ئاوەکە دەکات هەرچی شتەتیدا لای دەبات و یعنی بە ڕێژەیەکی زۆر بەرچاو کەمی دەکاتەوە پاشان بەس بە بۆڕیستیلدا دەڕوات تەنها بە بۆڕیستیل کە بۆڕێکی تەعقیم کراوە لە میکرۆب پاک و خاوێنە لە ژەنگ بۆڕێکی پێشکەوت ئەو بە ئامێری ROی هەڕوات بەڵێ جیازێکی ROیە جیازی بەس ئەو ROی ینی ڕادی پاکێتی ئاوەکە بەو ڕادێ پاکەکاتەوە جیازێکی هەم گەورە و هەم پێشکەوتووە کە توانای زۆرە بۆ لابردن پاکردنەوەی ئاوەکە لە ڕووی خوش و خاشاکەوە ڕێژەیەکی بەرچاوی TSB دا دەبەزێنێت کە هەمومان دەزانین کە TSB ئەو بەشە خوش و خاشاکەیەتیدا لە قوڕقوشم و کلۆر و ئەو مادە کیمیانی کە لەناو ئاوەکەدایە ئەوانە بە ڕێژێکی زۆر بەرچاو لا دەبات پاشان لێ دەچێتە ناو مەخزنێکەوە مەخزنەکە لە ستیل پێک هاتووە مەخزن زەخیرەکەی ئاوەکە کە ئەو مەخزن بۆیە لە ستیل دروست کراوە تا ژەنگ نەیگرێت دوور بێ لە پیسبوون دوور بێ لە میکرۆبەوە یعنی بە شێوەیەکی زۆر ئەوە پاک و خاوێن بێت لە هەموو شتێکەوە پاشان لەو مەخزنەوە بە بۆڕیستیل دێت جارێکی تر دێت بە جیازێکی تر دادەڕات پێی دەڵێن یوڤیلایت یوڤیلایتەکە تاقیمی ئاوەکە دەکات هەرچی میکرۆبەتیدا لەناو ئاوەدا دەیکوژێت و لە ناوی دەبات لەوێەوە جارێکی تر دەچێتە ناو مەخزنێکی ترەوە ئەم یوڤیلایتە سوودی ئەوەیە میکرۆبشتیوە لە ئاوەکەدا نەهێڵێت لێرەدا کە ئاوەکە چۆن مەخزنێکی ترەوە ئاوێکمان دەست کەوتووە نە میکرۆبی تێدایە نە مادەی کی لەگەڵ تێکەڵا خواردنەوە ئەشێت زۆر گونجاوە بۆ خواردنەوە زۆر گونجاوە و زۆریش پاک و خاوێنە پاشان لەوێ کە دەمێنێتەوە جارێکی تر تێز دەکرێتەوە ئاوە ئایا ئەوانەی ئەو چەند فلتەری کە کراوە بە تەواتی بە مەزبوطی ئیشی خۆیان کردووە و ئیشەکان تا چەند ڕادێک نەجاحەتی هێناوە من ئەمەوێت لێرە باس لەوە بۆم بکەیت ئایا ئەو تێستانە چین کە بۆ ئاوەکەش وە بۆ سەرجەم ئەو مادانەی کە بەرهەمەکانتانی لە دروستەکە ئەو تێستانە چین کە لێو لە تاقیگەدا ئەیکەن لە دوو جۆر تێست دەکرێت تێستێکیان میکرۆبیە بۆ ئاوەکە تێستێکیشیان لە ڕووی کیمیاییەوە تێست دەکرێت لە ڕووی میکرۆبیەکەیەوە تێست دەکرێت کە بزانین ئاوەکە پاک بۆتەوە لە هەموو میکرۆبێک و هیچ میکرۆبی تێدا نەماوە پاشان کە ئاوەکە پوخت بێت و زانیمان هیچ میکرۆبێکی تێدا نەماوە لە هەمان کاتدا تێستی کیمیاییشی بۆ دەکرێت بزانە TSB-یەکەی بە تەواوەتی پاک و خاوێن بۆتەوە لە ڕووی مادە کیمیاییەکانەوە لە هەرەموویەوە ئەگەر لەو دوو تێستە دەرچوو پاشان ئەو ئاوە ئۆکەی دەدرێت کە گونجاوە بۆ بەکارهێنانی بەرهەم بۆ گرتنەوەی موادەکانمان لەگەڵ ئەوەشدا هەر موادێکی کیمیایی کە داخڵ دەبێت لێرەکانە دوو جار تێستی بۆ دەکرێت دوو جۆر تێستی بۆ دەکرێت تێستێکی میکرۆبی و تێستێکی کیمیایی بۆ دەکرێت لە تێستە میکرۆبیەکەیدا بۆ هەموو موادەکاندا ئایا تا چەند ئەو موادەی کە بۆمان هاتۆ کە کڕیمانە پێش ئەوی داخڵی مەخزنی خۆمان بێت خاوێنە تا چەند گونجاوە تا چەند ئەو مادە چاک بۆ کە کڕیمانە ئەو تێستی بۆ دەکرێت لە ڕووی میکرۆبیەوە لە ڕووی کیمیاییشەوە لێرەدا تێست دەکرێت ئەکتیڤیتیەکەی دیاری دەکرێت ئەو مادەیە ئایا ئەکتیڤیتیەکەی ئەو ئەکتیڤیتەیە کە ئێمە کڕیمانە تەڵەبمان کردو بەو دەرەجە باشە یان خوا نەخواستە کێشەیەکی تێدا بوو یەکسەر شەریکەیەکی کە بۆی ناردوینە کە تا لە کیمیایی و لە میکرۆبیەکەی نەجاحەت نێنێ ئەو مادەیە لە مەخزن بە تەواوەتی هەڵناگیرێت و ڕێگە پێ نادرێت بۆ بەکارهێنان کۆمەڵە مادەمان هەیە لێرە ئەم مادانە چی؟ لێردەمە ئەو جۆرە مادانەمان هەیە بۆ نمونە ئێستا ئەلەوەیدا بەکاردێنرێت بۆ کرێم دەست مادەیەکی زۆر حەساسە کورکراوەکەی GMS-ە مادی GMS پێ دەڵێن تۆزە حەساسە لە ڕووی بەکارهێنانەوە دەبێت شوێن بۆ نمونە ئێستا ئەم مادەیە دەبێت شوێن هەڵگرتنی باش بێت پێش ئەوەی کە داخڵ بێت داخلی شەریکە بێت دەبێت تێستی میکرۆبی بۆ بکرێت دەبێت تێستی کیمیایی بۆ بکرێت لەو تێستانە دەربچێت پاشان تێستی ئەکتیڤیتی بۆ بکرێت ئەگەر لەو تێستانە دەرچوو ئەو جار ئۆکەی دەدرێت ئەو مادەیە گونجاو بۆ بەکارهێنان کە ئۆکەیش درا لەسەر ئەو مادەی واش هەر بەرهەم نایە لێرە سامپڵێک دروست دەکەین ئەو سامپڵی کە دروستمان کردووە تاو ئیشی خۆی کردووە مادەکە ئەو بەرهەمە چاکەیە کە ئەمە داوامان کردووە پاشان
ئەو جا تەڵب دەکرێت دروست بکرێت کە دروستیش کرا پاشان ئەویش کۆمەڵێک ڕێچکەی خۆی دەگرێتە بەرهەم بەڵام ئەوەی کە ئەساس بێت پێش ئەوەی داخڵی مەغزەم بێت دەبێت لە هەموو تێستێک دەرچێت لە تێستی میکرۆبی و لە تێستی کیمیایەکی دەرچێت هەر هەموو مادەکانان بە هەمان شێوە تەنانەت مادە حافیزەکەش مادی حافیزەش دەبێت دەرچێت ئەو ماد حافیزە زەرەری نییە بۆ پێست تووشی کێشەی ناکات پێستەکە ئیسفادەی دەگەیەنێت چونکە مەلێردا دوو زۆر بەرهەممان هەیە بەرهەمی ئارایشیمان هەیە و بەرهەمی پاکەرەوەشمان هەیە بەرهەمە ئارایشەکە چەندە گرنگە بەرهەمی پاکەرەوەش هێندە گرنگە چونکە ڕۆژانە زۆر کۆنتاکت دەبێت لەگەڵ پێستمان و لەگەڵ خۆمان کۆنتاکتێکی زۆرمان لەگەڵ دەبێت لانی سێفتیەکانم ئەوەی هەمانە کردومانە لۆ کارمەندەکان کردومانە لە ڕووی بەرگری شارستانیەوە کردومانە لەوانە کێشەمان نەبووە الحەمدوللا کارمەندەکان هەمویان هیچ کێشەمان نییە لە کاتی میکسکردنی مەسەرەن بەشی کیمیادا قیناعیان هەیە ئەو شانێک کە خۆیان هەیە بەکاری دێنن ومە هەمیشە لێشان تاکید دەکەمەوە کە ئەو شانەیە بەکار بێنن بەڵام دەبینی کارمەندەکە بەکاری نایەنی نازانن زۆر ئەوە کێشەی دیکەیە دەنا بەکو ڕێنمایی خۆمان دەبی بەکار بێنن جل و بەرگە قیناع بەستنە پەڕۆک و دەمامکە لە کاتی میکسکردنی موادی ئارایشی و پاکەرەوە بەرەو مادەکان کیمیاوی نەپێویستی بەوانە هەیە حکومەت وەکو هاوکاری بەپێی یاسایەوە بەرهێنان زەویەکەم زەوی حکومەتە دەبێتە مڵکی خۆمان بەپێی یاسایەوە بەرهێنان بەڵام وەکو ئاسانکاریدی یەک بەپێی یاسا 10 ساڵ لە بازی دەرامەتدا بەخشراوین 5 ساڵ بەخشینی گومرجیمان هەیە بەڵام بەداخەوە بەڕاستی لە ڕووی بەخشینی گومرجیەوە ئاسانکاریمان زەحمەتە یعنی ئاسانکاریمان نییە لە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی سلێمانی کە لێژنەچیانەیە ئەو لێژنە دێ 2003 دێ هەموو شتەکانمان پێ گوتوونە کاکە ئەوە کێشە و گیر و گرفتەکە ئەوە بەرهەمەکانمانە ئەوە ئیشەکانمانە بەڕاستی لەوێت تاخیر دەبین دەنا کە دێتە دەستا لە دەستەوە بەرهێنان کێشەمان نییە ئیشەکانمان باش بۆ دەکەن لە هەولێر وەکو ئیدارەی ناوچە ئیدارەی ڕاپەڕین ئەم بەخۆم زۆر سپاسیان دەکەم هەتا کراوی هاوکارمان بوونە بەڕاستی وەکو ئیدارەی ڕاپەڕین بەڵام گلەیەکانی من تەنها و تەنها لە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرهێنانی سلێمانیە خەڵک چ کوالێتێکی بێ ئەوی لە بۆ دروست دەکەین ئێستامە بە خۆمان بابەتی ئارایشیمان بە دوو کوالێتی دەڕوە بابەتی ئارایشی وەکو ڕەنجی مووە ماسکی مووە هەچی پەیوەندی بە ئارایشیەوەیە ئەو خەتە بەڵام بەشی پاکەرەوەمان بە سێ بڕێن دەڕوە بە سێ مارکە دەڕوە زۆرەشیان کوالێتێکی بەرزە زۆرەشیان کوالێتێکی مامناوەندە زۆرەشیان کوالێتێکی نۆرمەڵە خەڵک پێی دەڵێن عادی ئەو کوالێتی نۆرمالە ئەو جا دەمێنێت تۆ داواکاری کەسەکەی کوالەتی بەرزی دەوێ بەرزمان هەیە بە مارکەی پاکۆ مەثەڵەن کوالەتی وەسەطمان هەیە مامناوەندیە بە مارکەچی دیکە ناوی ڕۆسپاریس ئەوی دیکە بە ناوی ڕۆنیەمان کردو نۆرمەڵە خەڵکێ شتێرزان بەڵام ئەو ڕۆچگە قەیرانە زۆربەی خەڵکەکان ناڵێم هەمووی بە زۆربەی بە دوای کوالەتی نۆرمەڵدا دەگەڕێن هەرزانیان دەستکەوی بە تایبەتی جنوبی شەروەتر کوردستانی شەروەتر کاگە ڕەسوول یەکێک لەو بەرهەمانەی ئێوە کە لێرە من ئەمڕۆ بینیم بریتە لە حەمامزەیت حەزەکەم باسێک لە پێکهاتی ئەم حەمامزەیتە بکەین بزانین چۆن دروست دەکرێت لە دەستپێکی هەر ئیشێکماندا لەو قاهەیەدا پێشتر ئەو موادەی کە دەمانێت ئامادەکەن لە تاقەکەدا بە ڕێژەی کەم ئامادە دەکرێت بۆمنە بە ڕێژەی 1 کیلۆ تاکو تێز دەکرێت اینجا کە دێن لێرە بەرهەمی دێنین ئەو بەرهەمە سەرەتا ئاوی بۆ گەرم دەکەین ئەمەوە نمونام حەمام زەیتە لە چی پێک دێت ئەو هەمە زەیتە بڕێکی زۆری ئاوە کە ئەو ئاوەمان تێ کرد پێش هەموو شتێک ئاوەکە بە ڕێژەی ستیم گەرم دەکرێت تاکو پلێ گەرمێکی زۆر 180 کە ئاوەکەمان گەرم کرد اینجا چەند مادێکی کیمیایی تێدەکرێت یەکێک لەو مادانە سێتیلە یاخود جەیمسە ئەوانەی تێدەکرێت هەتاکو تەواو لەگەڵ ئاوەکەدا شی دەبێت ینی تێکەڵ دەبێت اینجا چەند موادێکی سینیمان هەیە لەگەڵ ئەوە تێکەڵی دەکەین دوایەوەی دەبرێتە مختەبەر
چەند تێستێکی کیمیایی و مایکرۆیی بۆ دەکرێت لە ڕووی میکرۆبات و لە ڕووی هەلبوونی موادەکان کە بۆ کەسێکە بەکاردێنی بگونجێ لەگەڵ قژ و ئەو شتانەدا اینجا موادەکانی تری تێکەڵ دەکەین و بەرهەمی دێنی لێرە بەس کە دوایەوەی کە بەرهەم هات ئەو ڕێژەیەکی سەروی هەشتایە پلەی گەرمەکەی ڕۆژێکی بەسەردا تێپەر دەبێت تاکو سار دەبێتەوە اینجا کە سارد بۆیەوە موادی محافظ و بۆن و ڕنگ و ئەوشتانەی تێدەکرێت تاکو بەهۆی ئەو گەرمیەوە ئەو موادە محافظە یاخود بۆنەکە ڤۆڵەتایل نەبێت یاخود بە هەوادا نەچێت بەهۆی ئەو گەرمی کە هەیە سەرجەم ئەو حەمامزەیت ئەو مادانە کە دروست کرا و پێکاتەکەی تەواو کرد لە ڕێی ئەم بۆریانەوە ئەڕواتە قۆناغی داهاتوو بەڵێ کە لێرە تەواو بوو دوایەوەی کە سارد بووەوە ینی مواد و ڕنگ و بۆنەکانیشی تێدا هەل بوو دیسان نمونەیەکە برێت بۆ مختبەر لەوێ چەند تێستێکی سەرەتایی بۆ دەکرێت لەگەڵ تێستە مایکرۆیەکان دوای بەپێی داواکاری ئەو دی و لە ڕێگەی ئەو بۆڕیانەوە نەقل دەکرێتە ئەو دی نژنەی تەندروستی بێ سەردان دەکەن چ گلەیان هەبی گلەیەکانمانە بۆیان جێبەجێ کردووە بەڵام لە ئەساسەوە کارگەی من کە دامەزراوە پشمان بە ئێران بەستووە ئێران چکە ئێران ستانداردێکی زۆر تایبەتی خۆی هەیە کە بە GMP-ە زۆربەی کارگەکانی وان ئەمەوەمان کردووە هە لە سەرەتاوە هیچ ڕێنمایی تەندروستیمان نەبوو ئەمە چۆن دروستکەین هەستا من پشمان بە ئێرانێ بەستووە ڕێنمایی تەندروستی ڕێنمایی کارگەی لەوان وەرگرین شەریکەتەکە سەرەتا کە دای مەسەر ئێرانی بوو کە بتوانین بە ستانداردێکی ئەگەر 100% GMP نەبی 90% GMP بی کە بتوانین لە ڕووی تەندروستیەوە گونجاوبی لە ڕووی هەوا کێشەوە لە هەموو ڕوەکانەوە کە بە ستانداردێکی باک و گونجاو بێ یعنی نزیکە کارگەمە نزیکە لە ستانداردە کارخانە گەورەکانی ئێران تورکیا هەروەتر بەرهەمەکان زیاتر ئەگەر پەیوەندی بە بابەتی پاکەرەوەی هەبی ئێرانە زیاتر مەزەڕی و لە بەعزە شتێکیدا ئوروپاش بەڵام ئەو موادانەی کە زیاتر لە بۆ بابەتی ئارایشی بەکاردێنرێت 100% هەمویان ئەوروپایە بە خەتی تورکیایدا داخلی هەرێمی کوردستان دەبن بەرهەمەکانی خۆمەمە بە کوردستان دەفرۆشین بە جنوبی عراق دەفرۆشین ئەگەر بتوانین ئاسانکاریمان لۆ بکرێت دەتوانین لە بۆ ڕۆژاوای کوردستانیش بنێرین و لە محاولەی ئەوەی دانی ئینشاڵڵا گە بە قسمەت دو ساڵی ئایندا بەژاری بکەین یەک لە پێشانگا نێودەوڵەتەکان کە ساڵانە لە مانجی 5 دووبەی دەکرێت لۆی بەرهەمەکانی خۆمان بگەینە دووبەی بتوانین بە وڵاتانی ئەفریقیا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بفرۆشین ئەگەر حکومەت ئینشاڵڵا بتوانین زیاتر پشتگیریمان پێویستە ئەمە کاک ڕەسوڵ ئەم بەرهەمەیان چییە؟ ئەم بەرهەمەیان قاپشۆریە کە پێک دێت لە چەند موادێکی کیمیایی کە موادە ئەساسیەکان ئەسید و بەیسە بەیسەکەی سۆدیۆم هایدرۆکسایدە لەگەڵ بەیس کە سەڵفۆنیک ئەسیدە کە ئەوەی پێکاتەیەکی سەرەکیە لێرەدا پێش هەموو شتێک لە دوای کە ئاومانتیەکەی پێش هەموو شتێک ڕێژەی پێ لە ڕێگەی ئەو ئەسید و بەیسە ڕێک دەخرێت بۆ قاپشۆریەکان ئەو ئەسید و بەیسەش پێویستە پێشەوەی موادەکانی کەی تێ بکە موادە کیمیاییەکانکە پێویستە پێچەکەی ڕێک بخرێ چونکە گەر زۆر بەلای تفتیدا بێ کار دەکات سەر پەنجەی مرۆڤ یان ئەو کەسێک کە بەکاردێنێت هاوتا بێ لەگەڵ پێسی مرۆڤ ینی پێچەکەی ڕێک بێت ئەنی تقریبان لەنێوان 6 بۆ 8 زیاتر حەوت باشە بەس ئەو نێوانە شتێکی باشە هێزە موادە کیمیایەکانی وەکو تێکزاپۆن و بێتاین و ئەو موادەکانی کەی تێ دەکەین کە دوایەوەی بەس پێشەوەی موادە کیمیایی بێتاین ئەوانە تێ بکرێت سامپڵێک دەبرێت بۆ مختبەر ئەنی پێش هەموو شتێک تاکو قیاسی پێچەکەی وەربگرین کە زانیمان پێچەکەی ڕێکە ئینجا موادە کیمیایەکانی کەی تێ دەکەین و ئەوەش دەتوانێت احتیاجی لە ڕۆژێکدا کە ئامادە بوو ڕاستخۆ بەکاربێت کە پێویستی بە گەرمکردن و هەڵگرتن نییە بۆ ڕۆژی دواتر یان ئەوە چکە گەرم نییە ڕاستەوە دەتوانین بۆن و ڕەنگەکانی تێ بکەین سەرجەم ئەم بەرهەمانەی کە ئێواتان لێرە بۆ منە شامپۆ زاهی بەرهەمەکانی ئارایش و ئەم شتانە لێرە ئێوە پێی ئۆردەر بە پێی تەڵەبێ دروستیەکەن یان بۆ خۆتان دروستیەکەن و ئەیخەنە ناو بازاڕەوە بە پێی تەڵەبێتە زیاتر چکە ئێستا ئەمە لێرە ناکرێت قاپشۆرێک دروست بکەین کە لە بازار ڕازی نەبێت چکە لەوانە یەک زار دروستێک کە ڕازی نەبێت ناتوانین زیاتر بەرهەم بێنێت بەس بە پێی ڕازی کە ڕۆژانە کە هەیە داوا دەکرێت بوونە ئێواران
تەڵەبمان دێتە بەردەمی کە بەیانی چەوەندە تەنەمان لەو مادەی دەوێت ئەنی ئێمەش بەیانی کە ڕۆژداهاتەوە ئەو ڕێژەی ئەو مادانێک کە پێیان گوتوینە چەند تەنیان دەوێت لە چ جۆرێک لە چ ڕەنگێک لە چ بۆنێک ئێمە ئامادەی دەکەین بۆ ئێوارە ئامادە دەبین. پاشەوەی مادەی دەستشۆرەکە وەک باس کرا کە لە بەڕێژەیەکی زۆر بریتی بوو لە ئاوە پاشان چەند مادەیەکی کیمیایی تێکەڵ بوو و بەڕێژەیەکی دیاریکراو بە نسبەیەکی ستاندارد کە لە بەشی ئەودی و دروست کرا پاشان نقڵە کرێ لە ڕێی چەند بۆریەکەوە بۆ ئەم خەزانانە پاشەوەی کە نقڵ کرا بۆ خەزانەکان لێەوە لە ڕێی چەند بۆرێکی ترەوە نقلی ئەم دەستگایە کرێت. ئەمەوێ سەرنجی ئێوە بۆ لای شتێک ڕاکێشم کە هەر لەم کارگەیەدا بەشی پلاستیکەیە کە دەبەکان بۆ خۆیان دروستیەکەن لە بەشێکی تر پاشان دەبەکان ئەگوازێتەوە بۆ ئێرە. ئێستا هەردوو بەشەکە ئامادەیەوە هەم دەبەکە ئامادەیەوە هەم مادەی دەستشۆرەکەش ئامادەیە کە هاتۆتە ئەم دەستگایەوە لێرە دێتە ئەم کۆنڤایرانە کە ئەم کۆنڤایرانە کە پاشەوەی کە لە ڕێی دەستگاکەوە دەبەکان پڕە بێت تەوان ئەمیش لە ڕێی ستانداردی خۆیان ئەو دەبانە چەند ئەگرێت ئەو دەستگایەوە قیاساتی لەسەر کراوە کە چووە ئاستێک ئیتر بۆ خۆی ئەچێتە دەبەی دواتر و پاشان سەری دەبەکە لە شوێنێک لە سەری دەبەکە ئەندرێتەوە کە بسەکرێت پاشان لە ڕێی سێنسەرەکەوە سەری دەبەکە تون دەکرێ و پاشان ئەچێتە قۆناغێکی تر کە لە ڕێی کۆنڤایرەکانەوە دەبێت. لەم قۆناغەدا بەهۆی لەیزەرێکەوە تاریخی ڕۆژی بەسەرچوونی لەسەر دیارەکرێ ڕۆژی بەرهەمێنانی و ڕۆژی بەسەرچوونی پاشەوە لە ڕێی هەمان کۆنڤایرە و نقڵەبێ بۆ قۆناغێکی تر لەو قۆناغەتا ئیتر کۆتاییە بەسەر دروستکردنی بەرهەمەکەدا و لەوێدا ئەپێچرێتەوە و کرێتە پاکەتەوە و پاشان ڕەوانەی بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەکرێت. دوای ئەوەی کە بینیتان مەواد شێوازی دروستکردنی مەوادەکە لە بەشی میکسەوە دوای لە ڕێگەی ئەم بۆڕیانەوە نەقڵەکرێت بۆ ئێرە ئەم بتڵانش لە بەشی پلاستیک دروست دەکرێت گوازرێتەوە بۆ ئێرە وەزن شتەکانی بە پێ ستانداردی خۆی وەرەگیرێت هەر بتڵە و نەوع قیاسێکی هەیە بە پێ پێداویستەکان چەند نوعێکیە لەسەر ئەم خەتە لێدرێ ئەم کۆمڤایرەس ئۆتۆماتیکە ئۆتۆماتیک ئیژەکە بەخۆی قیاس شتەکان دیارەکایی بتڵەکە و بەڕێەکرێت دواتر کە لێرە تێکرێ کە تێکرا وەزن شتەکەی تەواو وەرگیرا دێتە ئێرەوە بەشی ئێرە لێرە بەشی سەر داخستنە سەری بتڵشتەکان داخرێت بە شێوازێکی پاکخۆیان داخرێت و بەڕێەکرێت دوای کە سەری بتڵەکان داخرا لێرە دائەندرێت بۆی پرێنت بکرێت لێرە تاریخی لێ بدرێت تاریخەکە لە ڕێگەی ئەم جیازەوە لێدرێت تاریخەکە لێدرێت و دێتە ئێرەوە لێرەوە لە ڕێگەی ئەم جیازە ئەم لەی بڵێ لێدرێت لە ڕێگەی ئەم کارمەندەوە بەڕێک ئەخرێتە کارتۆنەوە بەڕێەکرێت و عملەکە کۆتایی پێدێت ئەمەشیان بەشی زاهیە بەشی یەکلتری زاهەیە کە سەرەتا بتڵەکان لە بەشی پلاستیکەوە نەقڵەکرێت مەخزنێکی ئامادەمان هەیە لەسەرەوە لە ڕێگەی ئەم حەوزەوە بتڵەکان ئەکرێتنەوە حەوزەوێتە خوارەوە لێرە ئەو کارمەندە لێرە دایانێت ئەوە جیازی پڕکردنەکەیە جیازی پڕکردنەکەیە کە هەشت نۆزڵ پڕەکە سورعەیەکی لە ڕادەبەدەر زۆری هەیە کە لێرە ئەو بتڵانە پڕ بوون ێتە ئێرەوە لێرە لە ڕێگەی ئەم کارمەندەوە سەرەکانی داخرێت ئەنەکانی داخرێت وە لە ڕێگەی ئەم جیازە ئۆتۆماتیکەوە خۆی سەرەکانی دادەخات لێرە دەس ئەم کۆمڤایرە ئۆتۆماتیکیان دێتە ئێرەوە لێرەش جیازی تاریخمانەیە پرینت تاریخی لێدا جیازی پرینتەری پێڵێن کە دوای ئەوەی پرینتی لێدرا پرینتەکە لێ دەسەم کۆڤایردا ئەندرێ خۆی ئەڕوا بەناو ئەو هەڵمەیە دوای ئەوەی کە لەناو جیازی هەڵمەکە هاتە دەرەوە ئەگەتە عەمەلەی ئاخیری لەم یەکلتری زاییە ئەڕوا ئەم کارمەندانە ئەیخەنە ناو کارتۆنەوە کە ئەیخەن ناو کارتۆن لەجێ ئەم جیازە کەپسیەکەن و ئەخردە سەر پالێت و ئەڕوا بۆ مەخزن ئێرەشیان بەشی ڕەنگی مووە ڕەنگی فرز لێرە دروست دەکرێت کە سەرەتا مەوادەکە لە بەشی میکسەوە نەقڵەکرێ و ئەخرێتە ناو ئێرەوە ئێرە جیازی تیوب دروست دەکات سەرەتا تیوبەکان ئەخرێنە ئێرەوە لێرە ئەم جیازەتە خوارەوە و لەرێ ئەم بۆڕیانەوە مەوادی تێەکەین
دواتر خۆی لە ڕێگەی ئەم ئامێرێکی ترەوە ژێری تیوبەکان کەپس دەکات کە کەپسی کرد لێرەوەیەتە دەرەوە و ئەم جۆرە تیوبەی لێ دەرەچێت ئەمە تیوبی ڕەنجی مووە دواتر هەر ئەم تیوبانە برێت لەگەڵ ئۆکسسیژین و شامپۆیەکە ئەخرێتە ناو بۆکسێکەوە و بەڕێکرێت و ئەخرێتە مەخزنەوە. بابەتەکانی مەکە بەگشتی لێرە لەو بەشەی خۆمان کە بەشی ئارایشی و پاکەرەوەیە تەواوی بابەتی ئارایشی بەڕەنجی مو تەواوی پێداویستەکانی کرێم و ژێل و ماسکی مو واروەها واکس و ئەو پێداویستیانە تا دوایی واروە لە بابەتەکانی پاکەرەوە هەچی بابەتی پاکەرەوەیە لە بابەتی شامپۆی و تێریمان هەیە تا دەگاتە جلیکان نەبەوە فڕشۆرین و ینی تەواوی پێداویستی پاکەرەوە هەچی بڵێ پاکەرەوە هەمانە پێویست بە هەتا لە بۆ سیارە شوشتن جام پاک ینی هەموو شتەکانی بابەتی پاکەرەوەی هەموو لێرە دروست دەکرێت 100% بەرهەمی ئارایشەکانمان چین بوو بەرهەمی ئارایشی چین و تورکیە بوو زیاتر بەرهەمی پاکەرەوەکان ئێران و تورکیە بوو نەکچین چکە بەرهەمی پاکەرەوەی بە زەحمەت دەگاتە ئێرە چین زۆر ڕادەوەسی گرانە تەکلیف دەکات لەسەرمان زیاتر بەرهەمەکان تورکیا و ئێران بووە بەڵام ئێستا بەرهەمی خۆمان الحەمدلله. خۆشەویستان ئەمەی کە بینیتان دوا قۆناغی دروستکردنی شامپۆوە زاهیەکەیە ئیتر لێرەوە ئەم بەرهەمانە ئامادەن بچنە دەرەوە بەڵام پێشەوەی بچنە دەرەوە پێشەوەی بکرێنە کارتۆنەوە من حەزەکەم تێستێک هەیان بکەین زانین ئایا لە تاقیکردنەوە لە تاقیگەدا ئەو تێستانی کە پێویستە بکرێ بۆ ئەم بەرهەمانە دەرەچن لەگەڵمان بن ئێمە یەک دوو بەرهەم لەوەی کە بەرهەم هاتووە لێرەدا ئێمە ئەیبین بۆ تاقیگە و بزانین ئایا ئەو فەحسانەوە ئەو تێستانی کە بۆ ئەمانە ئاکرێت چین بۆ ئەوی بزانین ئایا ئەمە تا چەنە تەندروستە. کاک بەهێز سڵاو لێبێ سەلامت بیت. ئەم دوو بەرهەمەمان هەیە ئێمە کە لە ئینتاج کرا و بەرهەم هات حەزمان کرد ئەو تاقیکردنەوە تێستانی کە ئەکرێ بۆ ئەم بەرهەمانە کۆمەڵە تێستمان بۆ بکەن ئایا ئەمە پێشەوەی بچێتە دەرەوە ئایا بۆ هاوڵاتیانی ڕوونکەرەوە تا چەنە تەندروستە و ئەو تاقیکردنەوەی کە ئێوە ئەیکەن لەو ڕێژانە دەرەچێت کە بۆتان دانراوە. ئەمە قاپشۆرە بۆ بەکارهێنانی قاپتق ئەوکومان شارەزین ڕێژەیەکی زۆر خەڵک لەم جۆرە قاپشۆرانە بەکاردەهێنێت ئەمە یەکێکە لەو نمونانە کە لێرەمان کردووە کە بۆ تێست بەکاری دەهێنین ئەم تێستە لێرە چەند جۆرێکی بۆ دەکرێت یەکێک لەوانە پیئەچەکەیەتی کە پێویستە گونجاوترین پیئێش بێت چونکە زۆر کۆنتاکت دەکات زۆر بەرپێستت دەکەوێت بۆ ئەوی زەرەری نێ بۆ پێست نەسووتێنێتەوە ئازار بە پێستت نەدات دەبێت پیئەچەکەی لە 7 بۆ 7.5 دا ئەمە لەو قیاسەدا ناڵین زیاد و کەم بکات ئەگەر زۆر هاوتا بێت طبعاً دەبێت هاوتا بێت دەبێت لەو پیئەچەدا بێت بۆ ئەوەی ئیسفادەی هەبێت بۆ پێست نەرم کاتەوە نەک بە پێچاوانەوە زیانی پێ بگەێنێت و تووشی حەساسێت و خوران و برینی بکات. پاشان لە دوای پیئەچەکە ڤیسکەستیەکەی بزانین ئەو خەستەی هەیە کە ئێمە دەمانەوێت ڕێژەی خستەکەی وایە بە ڤیژوەڵ تا بە چاو دیارەکەی طبعاً ئەوە فیزیکەڵیە ئەو فیزیکەڵیە ئەکتیڤیتیەکەشی دیاری دەکەین ئێمە ئەکتیڤیتیەکەی لە ڕێگەی جیازی ئەکتیڤیتەرەوە دیاری دەکەین کە ئەکتیڤەکەی چەندە و لە ڕێگەی تێستی شۆ کە بۆ خۆمان تێستی دەکەین بزانین ئەکتیڤیتیەکەی تاو مەزبوطە و بێجگەلەوەش بەشێکی لێرە سەنتەرفیوز دەکەین سەنتەرفیوزەکە بۆ ئەو بەکاری دەهێنین دەیخێنە ناو تیوبێکەوە بەشێکی کەم دەخێنە ناو تیوبێکەوە بەم جیازی سەنتەرفیوز دەکەین ئایا بزانین دەبێتە دوو فەیس واتە دەبێتە دوو چین یان بە هەمان ڕێژەی خۆی دەمێنێتەوە کە بێتە دوو چین کەواتە ئەو مادەکەمان باش میکس نەبوو تێکەڵ نەبووە ئەوە نابچێتە بازاڕەوە لەو کاتەدا ڕێگری لێ دەکەین بچێتەوەیەوە ئەگەر تەنانەت ئەگەر ئەوە بێت ینی هیچ مەجای تێدا نامێنێت و نابێت بڕات بە هیچ شێوەیەک ئەو مادەی ڕێگەی پێ نادەین. ئەمە وەک خۆتان ئەو تاقیکردنەوەی کە خۆتان بۆ یەکەن ئەی ئایا کواڵیتی کۆنتڕۆڵ هیچ تێستێک و هیچ فەحسێکەکەن بۆ ئەم بەرهەمانی ئێوە سەردانتانەکەن؟
کوالیتی کۆنتڕۆڵ دێن بە بەرداوامی دێن تەماشا شتەکان دەکەن تەماشا موختەبەرەکان دەکەن و تەماشا جیاز و موادە کیمیایەکان دەکەن تەماشا شوێنی هەڵگرتنەکەی دەکەن تەماشا چێکی هەر هەموو شتەکان دەکەنەوە ئەگەر هەر کێشەیەکمان هەبێت لە ڕێگەی کوالیتی کۆنتڕۆڵەوە ئەوە ڕێگەی ئیشکردنمان پێنادەن هەم لە موختەبەر هەم لە موادی ئەوەلی هەم لە بەرهەمیش بە تەواوەتی هەموو شتەکانمان پوخت و نەختە هەموو شتەکانمان لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی سوودگەاندن بە مرۆڤەوە ئیسفادەیەکی زۆری هەیە پاشان ڕێگەی ئیشکردنمان پێدراوە یعنی کوالیتی کۆنتڕۆڵ بە تەواوەتی چێکی کردووە چێکی شەریکەی کردووە فەحسی هەموو شتەکانی کردووە ئەو جا ڕێگەی ئیشکردنی پێداوین ئێمە ئیش بکەین لێرە هەموو بەرهەمەکانتان هەمان تێستەکرێن هەمان تاقیکردنیان بۆکەیان بەپێی جۆری بەرهەمەکان تاقیکردن و تێستەکانیشە گۆڕێت بەپێی جۆری بەرهەمەکان تێستەکان دەگۆڕدرێت بۆ منە بەرهەمی ئارایشی تێستەکەی جیاوازە لە بەرهەمی پاکەرەوە بەرهەمی جوانکاری تەبعاً فەرقی هەیە بۆ بەرهەمی ئەو بۆ بەرهەمی پاکەرەوە بوو بەرهەمی ئارایشیشمان هەیە بەرهەمی ئارایشەکە شێوازی گرتنەوەکەشی فەرقی هەیە لە بەرهەمی ئارایشیدا بۆ نمونە کرێم دەستێک ئێمە کە دروست دەکەین کرێم دەستەکە پێویستە گەرم بکرێت ئێمە لە باتی بە گەرمکەرێکی ئاگر ئەوانە گەرمیکەین ستیممان هەیە ستیمەکە بەڵە هەڵمەکە چەند ئیسفادەیەکی هەیە نە هەڵم مادەکە تێک چێت مادە کیمیاییەکان ئەو ئیسفادەیە کە مادە کیمیاییەکەی هەیە بە هەمان کوالیتی بیهێڵێتەوە و مادەکە تاکتر هەوڵی یەکگرتنیان دەدات ئەکتیڤیتیەکەشیان هەروە خۆی دەهێڵێتەوە تێک ناچێت بە ستیم گەرم دەکرێت و پاش تێکەڵبوون و هەموو شت کە جوان میکس بوو کە جوان مادەکان یەکیان گرت کە بەرهەمەکەمان دەستکەوت ئەوجا پاشان ئەویش تێست دەکرێت تێستی کیمیایی بۆ دەکرێت و تێستی میکرۆبیشی بۆ دەکرێت لە تێستە کیمیایەکەی دەبزانە ئەو مادەیە ئەکتیڤیتیەکەی تەواوە ئەو بۆنەی کە تەڵەبە تەواوە بۆنەکەشی مەزبوطە و ڕەنگ و شتەکەی مەزبوطە و چالاکیەکەی بۆ پێ زۆر گونجاوە ئەو مادەیە ئەو کرێم دەستەمان بۆ نمونە کە دەستکەوتووە باشە بۆ بەکارهێنان ئەوجار تێستی میکرۆبیشی بۆ دەکرێت لە هەمان کاتدا ئەو کرێم دەستەمان کە دەستکەوتووە ڕێژەی گونجاوە ڕێژەی بۆ چوونە بازار پاک و خاوێنە لە ڕووی میکرۆبەوە ئیسفادەی تا چەند هەیە و ئەو موادە حافیزەی کە تێی کراوە موادە حافیزەکە زۆر گونجاوە بۆ پێست چونکە ئێمە دەزانین ڕۆژانە چەندەها زۆر موادی حافیزەمان هەیە هەندێکیان مواد حافیزەنە بەڵام نەگونجاون بۆ بەکارهێنان بەرپێست بکەوێت و هەندێکیان گونجاون ئەو مواد حافیزەی کە مە بەکارمان هێنا ئەو کوالیتی ماوە کە گونجاو بۆ پێستکەوێت و ئیسفادە بگەێنێ پێمان کە لەو تێستانە هەر هەمووی دەرچوو بە شێوەیەکی گشتی هەر هەمووی دەرچوو پاشان بڕیار دەدرێت ئەوە بەڕێ بکرێت ئەو مادەیە ئەو جار لە میکسەرەکەیەوە نقل دەکرێتە ناو مەخزنەوە و لە مەخزنیشەوە تاو چێک دەکرێتەوە بەڵام پێش ئەوی نقل کرێنە مەخزنەوە مەخزنەکە بە شێوەیەکی ستاندارد خاوێن دەکرێتەوە هەم بە ئاوی خاوێن بەو ئاوی کە باسمان کرد هەم بە موادی کیمیایی تعقیم کرا و تعقیم دەکرێت کە تعقیم بوو جۆن خاوێن بۆ پاشان نقل دەکرێتە ناو مەخزنەوە دوای لێوە چێکی هەر هەموو شتەکان دەکرێت بزانە خاوێنە ڕێژی پاک و خاوێنی تا چەندە ئەگەر تاو دڵنیە بوون و لە پاک و خاوێنی ئەو جار نقل دەکرێت بۆ ئامادە دەکرێت بۆ ئەوی لە بتڵ بکرێت بتڵەکانیش دەبێت بە شێوەیەکی گشتی زۆر پاک و خاوێن بێت پێش ئەوەی ئەو بتڵانە بێن بۆ ئەوی موادی تێ بکرێت چێک دەکرێت تەماشایەک دەکرێت ئەو خاوێنە پاک و خاوێنە پاشان لێبڵ و شتەکان ئامادە دەکرێت بۆ لێبڵ لێدان کە لێبڵی لێدرێت جارێکش تەماشای دەکەنەوە تێز دەکرێتەوە ئاو بتڵە پیس نەبووە هەر بە پاک و خاوێنی ماوەتەوە ئەگەر هەر بتڵێک پیس بوو بێت ئەو کاتە لەو کاتدا ئەو بتڵە ڕفسی بۆ دێتەوە و دەبێت بڕوات لێرە دەچێتە دەرەوە ئەم بەشە پێک دێ لە بەشی کارتۆش
ئەم بەشە کاتێک کە بتڵەکان لەو بەرەوە دێن بۆم بەر ئێمە لێرە دیزاین و شێوەیان بۆ وەرەگرین تا قیاس کارتۆنیان بۆ دروست بکەین و لێوە داوا یەکەین لە تووشیاوە بۆ ئێرە وەک شێوەی ئەم کارتۆنانە کە لێرە لە بەرچاومانە لێرە ئەم کارتۆنان لە تووشیاوە دێن بۆ ئێمە کاتێ ئێمە داوایانەکەین لێرە ئەیخێنە سەر ئەم جیازە لەم جیازە مۆر و بڕینی بۆ تەرتیبەکەین و ئەینێرین بۆم بەر بەو شێوەی کە ئەوان داوایان کردووە ئێمە بێ لەو کارتۆنانێکە لەو بەرەوە داوایەکەن لێرە دروستیەکەین کارتۆنی تریش دروست دەکەین وەکو کارتۆنی نان اینجا هەشتا بە هەشتا هەفتا بە هەفتا کارتۆنی بۆکسیشمانەیە بێلەوەوان هەر کەسێکی تر بێت ئێرە توانین بۆمە داوای هەر جۆرە کارتۆنێک بکە بۆ دروست بکەین واتە توانین هەموو جۆرە کارتۆنێک دروست بکەین لەم بەشەیە کە بەشی کارتۆنی پێوترێت وڵی ئەمن بەس داواکانین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە بتوانین سیستەمی گومرگ چارەسەر بکە بەڕاستی ئەو ئەشیانێسا بۆ نمونە یەک لە کۆنتێنەرێکی تڕێرەکی تەواو کە بابەتی پاکەرەوە دێتە هەرێمی کوردستان لە خاڵە گومرجەکان 300,000 گومرگ وەردەگیرێ یەک تڕێرە بەڵام ئەو 300,000 ئەوەندە پشتیوان دەکرێت لە وڵاتەی ئەمە ئەو پشتیوانیەمان نییە یەک لەوان لە وڵاتی من سیستەمی بانقیمان نییە لە وڵاتی مە کارەبا من 2 بەرابەری کارەبای تورکیایە 4 بەرابەری نرخی کارەبای ئێرانە زۆر بە زەحمەتە بە دەتوانین منافەسێک بەرهەمی ئێرانی بکەین بەرهەمی ئێرانی و تورکی زۆر بە ئاسانی یەک تڕێرە بە کامل بە 300,000 دینار گومرگ داخلی هەرێمی کوردستان دەبی و زەحمەتە بەڵام ئەمە بەهێز و توانای خۆمان کە کوردین دەتوانین ڕکابەری بەرهەمی دەرێ بکەین دەنا لە ڕێی حکومیەوە نەخێر بەڕاستی پشگیریمان ناکرێت وەکو باسم کرد بەخشینەکی گومرجیمان هەیە ئەگە ئەو بەخشینە گومرجێ زوو لە بۆمان بکرێ ئەمە شتەکانمان دی ئێستا جەنابتان دەتوان ڕووماڵی خەتەکان کرد لە چەند خەتی 12 خەتی چەند هێڵمان ئیش دەکەن هۆکارەکەی چییە هۆکاری ئەوەیە لە بەشی ئارایشەکانمان مەوادی ئەوەلیەمان بەدەستەوە نییە بێم بەرهەم بێنی موادی ئەوەلیە بابەتی ئارایشیش پێویستی بە ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ ئاسایشی گشتیەوە هەیە کە لە خاڵی سنووری ئیبراهیم خەلیلەوە داخل دەکرێت باشە ئەگە بەخشینی گومرگەکان بە بەرهێنانی سلێمانی زوو ئاسانکاریەکەینەکە من ناتوانین موادی ئەوە لێ بێنین ئێستا زۆربەی هێڵەکان کە وەستاون ئەوە هۆکارەکەیتی ئەو لێژنێک کە لەوە بەرهێنانی سلێمانیا ئیشەکەمنی بەڕاستی تاخیر کردووە زۆر جا داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری بکە لە بۆ بەخشینەکانمان کە داواکاری دەکەین ساڵانە بە پێی یاسار ئەمە ئەو مافەمان هەیە کە ببەخشێن لە گومرگەوەی یەک دووەم چاو بە ڕێنمایی و یاسایەکانی گومرجیدا بخشێیتەوە بەڕاستی ئەو گومرگە 105 وەردەگیرێ لە تەخمینکرا و یعنی تەخمینی یەک تۆنی موادی پاکەرەوە 15,000 دینارە ڕێژەکەی گومرگەکەی وەرەگیری 105 ئەو 105 ناکایی لە یەک باری کۆنتێنەرێک تڕێرە یعنی 300,000 دینار ئەو داواکاریانەمان هەیە گومرگ چاو پێدا بخشێنی لەگە بەخشینە گومرجەکانمان کە بتوانین ئیشەکانمان زوو ڕای بکرێ یعنی ئمە 4 مانگە باوەڕ بکەن ئێستاڕە ئەمە خێرێکی یەک بەخشینی گومرجینە هەتا ئەو دەقێسەش قسەی دەکەم تەواو نەبووە